بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لاگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژی ئەمڕۆ وەکو ئاشکرایە و لای ئێوەش ڕوونە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئاگاتان لێبووە. ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان هەنگاوێکی گرنگ و مستەقبەلینە لە کاری سیاسی لەناو بزوتنەوەکە، ئەویش هەڵبژاردننی ڕێکخەری گشتی، ڕێکخەرێکی نوێ لە دوای کۆچی دوای کاکنەوشیرۆان مستەفا بۆ بزوتنەوەکە و هەروەها ئەگەر هەڵە نەبم یەک ئەندامی خانی ڕاپەڕاندن هەڵبژێدرا بوو، ئەمڕۆ ئەندامانی دیکەش بۆ خانی ڕاپەڕاندن کە کۆمەڵێک پۆستی گرنگ و هەستیارن لای بزوتنەوەی گۆڕان هەڵبژێردان. مەبەستمانە ئەم شەو لەگەڵ جەنابی کوێستان محەممەد ئەندامی جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان قسە لەسەر گرنگیم هەڵبژاردنە بکەین لەم کاتەیە، لەم تەوقیتەیە، ئەم سەرکردایەتیە نوێیە چی پێیە، ئایا ئەتوانێت خوێنێکی گەرم و نوێ بێت بۆ ناو لەشی بزوتنەوەی گۆڕان و هەروەها هەندێک ڕەخنە ئاراستەی بزوتنەوەی گۆڕان کراوە لەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان گەنجیان نەهێناوەتە پێشەوە، هەروەها ژنانیشیان نەهێناوەتە پێشەوە لە پۆستە هەستیارەکانە. بۆ مەبەستیش مەقسە لەسەر پەیوەندی داهاتووی نێوان لایەنەکان بکەین و گرنگی ئەم هەنگاوەی ئەمڕۆی گۆڕان لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لە قۆناغی داهاتوودا. کوێستان محەممەد ئەندامی جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان، ماندوو نەبن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هەر بژین ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم، ئەم هەڵبژاردنە ئەو هەڵبژاردنە ناوخۆیانەی گۆڕان کە کۆمەڵێک پۆستی هەستیاری تیا اختیار کرا لەم کات و تەوقیتەیە بۆ گۆڕان گرنگی چی بوو؟ دواتر پرسیاری تریش. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵەکەتان و بینەرانی کەناڵەکەشتان. سەرەتا پیرۆزبایی یادی دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان و یەکەم بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاکەم. هەر لەم یادەیە سەری ڕێز و نەوازش بۆ سەرکردەی گەورەی میلەتەکەمان و باوکی هێژاران کاکنەوشیرۆان مستەفادا ئەنەوێنم و پیرۆزبایی لە هەموو کۆمەڵانی خەڵک و لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕانەکەم بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە پرۆسەیەکی ئازادانە و دیموکراسیانەیە بە مەبەستی خۆڕێخستنەوە ڕێخەری گشتی و ئەندامانی خانەی ڕاپەڕاندنمان دەستنیشان کرد. دیارە ئەم هەڵبژاردنە بۆ کەوتە ئێستاوە، دیارە بە پێی دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان دوای 2 مانگ لە جێهێشتنی ئەو پۆستە لەلایەن ڕێخەری گشتیەوە ئەبێت جواتی نیشتیمانی ڕێخەری گشتی نوێ هەڵببژێرێت. خۆشتەزانی دوای ئەوەی کاکنەوشیرۆان ئەمری خوای کرد، خۆمان ئامادە کرد بۆ چلەکەی و هەر دوای ئەوە ئیتر خۆمان بۆ ئەم پرۆسەیە ئامادە کرد. ئێستاش ئەمڕۆ پرۆسەکە لە ساڵیادی دامەزراندنی بزوتنەوەکەمانە ئەو پرۆسەیەمان ئەنجامما و خۆمان ڕێخستەوە، خۆمان ئامادە کردووە بۆ قۆناغێکی تر لە خەبات، لە تێکۆشان، لە سووربوون لەسەر بنەما سەرەکیەکانمان، لەسەر ئەو ڕێبازەی کە کاکنەوشیرۆان لەسەر ئەو پرینسیپمبادیانەی کاکنەوشیرۆان بۆی داڕشتوین هەمومان پێکەوە دەست لەناو دەست کارەکەین بۆ درێدەژەدان بۆ خەباتە و هەوڵەین بۆ ئەو پرینسیپانەی کە بڕوامان پێیانە، سیستمی پەرلەمانی، دەستاودەستی ئاشتیانی دەسەڵات، ئازادی، دیموکراسی، عەدالەتی کۆمەڵایەتی، خۆشگوزەرانی خەڵک و لە ئێستاە لەم قۆناغەیە گرنگترین شت بۆ ئێمەی بزوتنەوەی گۆڕان چاکردنی بژێوی خەڵک و نەهێشتنی پاشەکەوتی موچە زۆرە ملەیە کە بەسەر فەرمانبەرانە سەپێنراوە. هەموو ئەمانە ئێمە درێژە پێدەری ئەژین. من دێمە سەر باسیەوە ئەمەوێ بە ورتر قسە لەسەر بژێوی هاوڵاتیان و پاشکەوتی موچە بکەین و لە هەنگاوەکانی داهاتووی ئێوەیە. بەنسبەت سەرەتا لەسەر پۆستی ڕێخەری گشتی قسە بکەین. ڕێخەرێکی گشتی نوێ بۆ بزوتنەوەی گۆڕان هەڵدەبژێرێت کە ئەوترێت، یعنی ئەمە ڕای من نییە وەکو ئەعلامیەک، پیاوێکی تێکۆشەر و ماندووە لەناو بزوتنەوەی گۆڕان و لەناو ینی پرۆسەی سیاسەتکردنیشە لە هەرێمی کوردستان. کاک عومەری سەید عەلی، بەڵام ئەوەی تێبینی کرا کاک عومەری سەید عەلی بەبێ ڕکابەر ئەم پۆستەی وەرگرت. هۆکاری ئەمە چی بوو؟ ئەمە یەکێکە لە جوانی بزوتنەوەی گۆڕان، لە خۆنەویستی هاوڕەکانی کاکنەوشیرۆان کە هەمویان ئامادە بوون کە خۆیان کاندید نەکەن و پشتگیری کاک عومەری سەید عەلی بکەن بۆ ئەو پۆستە و هەمویان سیان لەسەرەوە کرد کە ئێمە متمانەمان بە کاک عومەری سەید عەلی هەیە و یەکێ لە ڕکابەرەکانی کە کاقایری حاجی عەلی بوو
کەسێکی ناسرا و تێکەوە شەروێشە لە هاوڕە نزیکەکانی کاگنووشیروان و کاعومەریشە ڕوونی کردەوە کە ئەو متمانەی بە هاوڕێکەی هەیە کە کاعومەری سێ عەلیەوە پشتیوانی ئەکاو لەگەڵ کاعومەرا درێژە بە ڕێبازەکانی کاگنووشیروانەیەن بۆیە ئەمە یەکێکە لە جوانیەکانی ئەم بزوتنەوەیە کە هاوڕێکانی ئامادەن جێگەکان بۆ یەکتری چۆڵ بکەن نەک منافەسەی یەکتری بکەن لە پشتەوە موامەرە لە یەکتری بکەن ملی یەکتری پشکێنن بە پێچەوانەوە کێبڕکیەکە لەسەر ئەوە بوو کە هەمووی ئەویست ئینسیحاب بکە تۆ ئەزانی تا دوێنێ بەیانیش هیچ کەسێک بۆ ڕێخەری گشتی فۆرمی پڕ نەکردبەوە و دوێنێ بەیانی دوای سەعات 11 بە زۆر فۆرمی کاندیدکردنی کاعومەری سێ عەلیان بردەوە بۆ ژووری هەڵبژاردن ئەمە تێمانەڵێ کە ئەم بەڕێزانە ئەم هاوڕێیانی کاگنووشیروان ئەوەی بەلایەنەوە گرنگ نییە پۆست و پلەیە خۆڕابردوو شایەتە لەوانە کە ئەمانە هەمویان لای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بوون کاعومەری سێ عەلی بەرپرسی دەستەی کارجێر بوو لە مەکتەبی سیاسی و ئەگەر بیویستە زۆرترین ئیمتیاز و زۆرترین دەسەڵات و پلە و پۆستی لەبەردەستا بوو هەمووی جێهێشت و هاتە دەرەوە لە یەکێتی نیشتیمانی هات بەبێ موچە لەسەر حسابی ژیرفانی خۆی بەبێ ئەوەی 1 دینار ئیمتیاز وەرگێ لە بزوتنەوەی گۆڕان درێژەی بەم خەباتەیە نەکرد ئەوە هەموو ئەم بەڕێزانی کە ئەمڕۆ هەڵبژێراون بەشێک لە موچەکانی خۆیان وەک هاوکاری ماڵانە ئەیان بە بزوتنەوەی گۆڕان ئەم ڕۆحیەتە لە کام سەرکردەی حیزبەکانی ترا هەیە من لە ساڵی 94 لەگەڵ کاعومەری سێ عەلیا کارەکەم بەرپرسم بووە هەتاکو ئێستا کاعومەر کەسێ بووە لە ساڵی 94ەوە لەبەرەی خەڵک بووە دژی گەندەڵی و فەساد بووە یەکێ بووە لەوانەی لە ناو یەکێتیە لەبەرەی ڕیفۆرم بووە و دژی گەندەڵی بووە کەسێکی ورد حەکیم لە سیاسەتە کەسێک با قسە لەسەر ئەم لایەنەیان بکەین حەکیم لە سیاسەتە هێندەی من بەدۆلا چۆنم کردبێت و هێندەی تەمەنی خۆشم یعنی زانیاریم لەسەری هەبێت ئەوترێت کاکومەری سید عەلی پیاوێکی هێمنە لە سیاسەتکردنە و یەکێک بۆ لە نزیکترین هاوڕێکانی کاگنەوشیروان مستەفا ئەم هێمنی لە سیاسەتکردن و ئەم حەکیمی لە سیاسەتکردنە لەم خۆناغەیە چۆن کاریگەری ئەبێ لەسەر گۆڕان بەڵێ ڕاستە کاک عومەر حەکیم ورد هێمن بەڵام هەرگیز سازش ناکات لەسەر پرینسیپ و مەبادی ئەگشتیەکانی بزوتنەوەی گۆڕان باش کاعومەر من بە درێژایی هەموو ئەو فترە زەمەنیە زۆرەی ئیشم لەگەڵ کردووە هەر پرسێک بڕوای پێی بوو بێت هەرگیز لە ژێر هیچ فشارێکا سازشی لێ نەکردووە جاری وا هەبووە لە ناو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانیە بەتاقی تەنها ماوەتەوە شەڕی کردووە لەسەر پرینسیپ و مەبادیەکانی کە خۆی بڕوای پێێتی بۆیە من پێم وایە کاکمەر هەرگیز سازش لەسەر پرینسیپ و مەبادی ئەگشتیەکانی بزوتنەوەی گۆڕان ناکات و درێژە پێدەری ڕێبازەکەی کاگنووشیروانە بێت بەڵام ئەو حەکیمی و هێمنی و وردیەی کاعومەر بۆ ئەم قۆناغا من پێم وایە بزوتنەوەی گۆڕان وەک چۆن کاگنەوشیروان بردیە پێشەوە ئەمیش درێژە پێدەری ئەو خەباتەیە بە ئەیباتە پێش و درێژە پێدەری ئەو ڕێبازە ئەبێت باش لە ماوەی ڕابردوودا ئەمە پرسیارێکی بینەرانە مەبەستمە بیکەم قسە لەسەر ئەوە ئەکرا کە دەنگێک هەیە ڕایەک هەیە لە ناو بزوتنەوەی گۆڕان بە تایبەت لەلایەن گەنجانی بزوتنەوەی گۆڕانەوە ئەیانەوێت کاکچیای کوڕی کاگنەوشیروان بهێننە پێشەوە لە پرۆسەی ڕێکخەریە بێگومان پێشترەوە ڕوون کراوەتەوە کە وەکو هەر تاکێکی گۆڕان مافی ئەوەی هەیە کە خۆی کاندید بکات و بێتە پێشەوە بەڵام بۆچی لەم پرۆسەیە نەبینران بەڵێ ئەخر ئەمە ئەوە پوچەڵەکاتەوە کە ئەوانەی پێشتر هەموو سەینایارەکانمان بوون چیاش و نماش دوو گەنجی خاوەن بڕوانامە دوو کوڕی عاقڵ و باگراوندێکی سەقافی زۆر باشیان هەیە هەموو خەسڵەتە جوانەکانی باوشیاناتیا ڕەنگیاوەتەوە بەڵام ئەوان هەرگیز چاویان لەوە نەبووە ببنە ڕێخەری گشتی چونکە ئەزانن کە باوشیان دژی بە بنەماڵەییکردنی حیزب بووە بەڵام هەر وەک هەر تاکێشیکەی ئەم کۆمەلگایە ئەتوانن لە هەر ئۆرگانێکی بزوتنەوەی گۆڕانا کار بکەن و بە هەوڵ و ماندووبوونی خۆیان پلە بە پلە بێنە سەرەوە هەتا ڕێخەری گشتیش بەڵام ئەمە بۆکەی ڕەنگە بۆ 10 ساڵی کە بێت کەواتە شتێکی ئاسایی نییە کە ئەگەر ینی ئەوان تاوانیان چییە یاخود بۆ مەغدور بکرێن لەوەی کە کوڕی کاگنەوشیروان مستەفانی تر بۆیان نەبێ بێنە پێشەوە ئایا ئەمە مانای ئەوەیە کە یعنی لە هیچ خۆناغەکە نێنە پێشەوە ئەوان ئەگەر بیانەوێ سیاست بکەن ئەبێ لە
ئۆرگانەکانی خوارەوە بە پلەبەندی بێنە سەرەوە و من پێشم وایە خۆشیان هەروە بیرەکەنەوە چونکە ئەوان هەموو وەکو باسم کرد هەموو خەسڵەتە جوانەکانی باوچیانتیایە و دژی بە بنەماڵەییکردنی بزوتنەوەی گۆڕانن بۆیە ئەگەر کار بکەن من نازام کارەکەنیان ناچکەوە پەیوەندی بە خۆیانەوە هەیە من بۆ خۆم تەمە ناکەم کاری ڕێخستن و کاری حیزبی بکەن بەڵام ئەگەر بیکەن بە پلەبەندی و لە خواری خوارەوە دەست پێەکەن بێ لێەوە بێن بەڵێ باشە بەنسبەت ئەم سەرکردایەتی نوێی گۆڕانەوە یعنی کۆمەڵێک پۆستی نوێ ئەمانی کە خانەی ڕاپەڕاندنن لە سکرتێری جوواتی نیشتیمانی سکرتێری کاروباری ژوورەکان سکرتێری کاروباری باژێڕەکان سکرتێری کاروباری فراکسیۆنەکان سکرتێری کاروباری خەڵک ئەم پۆستە نوێیانە ئەم بەرپرسیارەتی نوێیانە چی لە سیاسەتکردنی گۆڕان ئەگۆڕێت چ کاریگەریەکی لەسەردانێ و چ کاریگەریەکی ڕاستەوخۆشیە بێ لەسەر پرۆسی سیاسەتکردن لە هەرێمی کوردستان ئەبێ ئێمە ئەوەمان بیر بێ ئەم بەڕێزانە لەگەڵ چەند بەڕێزێکی کەیە لە دوای ئەوەی کە کاگنەوشیروان نەخۆش کەوت و چوو بۆ لەندەن ماوەی ئەم 2 ساڵە ئەم بەڕێزانە بزوتنەوەکەیان بردۆ بەڕێوە ئەم بەڕێزانە گروپی ڕاوێژ بوون لەگەڵ دکتۆر یوسف و لەگەڵ کاگارامی شێمحەمە ئەمانە بزوتنەوەکەیان ئەم 2 ساڵە بەشایەتی خەڵک و بەشایەتی کاگنەوشیروان خۆشی زۆر سەرکەوتوانە بزوتنەوەکەیان بردوتە پێشەوە بۆیە من پێم وایە ئەمانە مادام لە 2 ساڵی ڕابردووە لە غیابی کاگنەوشیروانە توانیوانە سەرکەوتوانە بزوتنەوەکە بەرنە کەناری ئارام و نەیان هێشتووە لە پرینسیپەکانی خۆی لابات و هیچ سازشێکیان نەکردووە درێژە پێدەری هەمان ڕێبازە بن و هەمان کارەکەن و سەرکەوتوانە دڵنیام کارەکانیان ئەبەنە پێشەوە ئەویش بە پشتیوانی ئێمە لە هەردوو جواتی نیشتیمانی و جواتی گشتی لە ژوورەکان هەڵسوڕاوەکانمان لە ئەنجومەنی قەزاکان لە ناو بازنەکانمان هەموو ئەمانە پێکەوە ئەتوانین ئەم بزوتنەوەیە زیاتر و زیاتر بەرینە پێشەوە کوێستان خەنگەر بۆ بینەری زیاتر ڕوونکەیتەوە من ئەیزانم کێ بوون ئەوانەی ئەمڕۆ مافی دەنگدانیان هەبوو بۆ هەڵبژاردننی ئەم بەڕێزانە ئەندامانی جواتی نیشتیمانی لە لای ئێمە خانەی ڕاپەڕاندن هاوشێوەی مەکتەبی سیاسی حیزبەکان نییە هاوشێوەی مەکتەبی سیاسی حیزبەکانە ئەگەر ئەمەش نەخێر خانەی ڕاپەڕاندن ناوەکەی بەخۆیەوەیەتی خانەی ڕاپەڕاندن یعنی ئەرکەکان ڕائەپەڕێنێ تەنفیز لەوێوەیە نەبڕیارەیەات وەنە پرسە چارە نووسازەکان یەکلای یەکاتەوە ئەوەی ئێمە بڕیار دروست دەکەین ئێمە یەکێکین لەو حیزبە دەگمەنانەی لە هەرێمی کوردستان کە بڕیار دروست ئەکرێتەوەی گۆڕان بڕیار ئەوانەی کە بڕیار دروست دەکات ئەوەی بڕیار دروست دەکات لە مەکۆکانەوە جواتی گشتی ژوورەکان هەمووی ئەمانە مناقەشەکەن بڕیارەکان لە ڕێی جواتی گشتیەوە ئەچێتە جواتی نیشتیمانی ئەوەی بڕیارەکان یەکلای یەکاتەوە جواتی نیشتیمانیە بە دەنگان بۆیە ناوەندی بڕیاری ئێمە جواتی نیشتیمانیە نەخانەی ڕاپەڕاندن خانەی ڕاپەڕاندن ئەو بڕیارانە جێبەجێیەکە کە جواتی نیشتیمانی چاودێری شکات ئەوەی چاودێریەکە جواتی گشتیە هەرناوەکەی بەخۆیەتی پەرلەمانی حیزبەکەیە چاودێری هەموو ئۆرگانەکانەکە بە خانەی ڕاپەڕاندنیشەوە باشە کوێستان خان ئەوانەی ئەمڕۆ دەنگیاندا وتت ئەم چەند کەسەی ئەمڕۆ اختیار کراون بۆ ئەم بەرپرسیارەتی نوێیانە بەڕێخەری گشتیشەوە ئەوانە بوون کە لە غیابی یاخود لە کاتی ناساغی و نەخۆشکەوتنی کاگنەوشیروان گۆڕانیان لەسەر پێی خۆی ڕاگرتووە و ئەمڕۆ دەنگدەرانیش ئەوترێت بە هۆشیاریەوە دەنگیان بەمانداوە ئایا ئەمە ئەو ئەگەیەنێک کە دەنگدەرانیش ئەزانن کەسانێک جگە لەمان ناتوانن لەم قۆناغە هیچ نەبێت گۆڕان لەسەر پێی خۆی ڕاگرن بۆیە متمانیان بەوان بەخشیوە بەڵێ دیارە ببوورە من بیرم چوو لە گروپی ڕاش کاقاری حاجی عەلیشی تیا بوو چکە ناکرێت دەوری ئەو نادیدە بگرین من پێم وایە ئەم بەڕێزانەی کە ئەمڕۆ دەرچوون و زۆر بەڕێزی کەش ئەتوانن ئەو ئەرکە بگرنە ئەستۆ و ئەتوانن ئەو بزوتنەوەی گۆڕان لەسەر پێی خۆی ڕاگرن و خەڵکی زۆر بەتوانای تریشمان هەیە لە دەرەوەی ئەمانە بەڵام خۆ دەزانی دیموکراتی ینی دەنگان پرسەکانێک لای یەکاتەوە
ئەوانەی جواتی نیشتیمانی کە پێشتر ئیشیان لەگەڵ هەموو ئەو بەڕێزانە کردووە دیارە ئەمانیان بە باشترزانیەوە بۆیە دەنگیان پیاون ئەگەر نابە بڕوای من لە دەرەوەی ئەمانەش لە دەرەوەی جواتی نیشتیمانیش لە دەرەوەی جواتی گشتیش خەڵکی زۆر بەتوانە و زۆر بە کەفاەت و زۆر لێوە شاوەمان هەیە کە ئەتوانێت ڕێخەری گشتیش بێ و ئەندامی خانەی ڕاپەڕاندنیش بێت ئەم پرۆسەیە بۆ 2 ساڵە بە پێی دەستوری ناوخۆی ئێمە ئەمانە 2 ساڵ ئەم ئەرکە ئەگرنە ئەستۆ و تەنها 3 جاریش بۆیان هەیە خۆیان کاندید بکەن بۆیە ئەم چانسە ئەم جارە دراوە بەوان لە 2 ساڵی داهاتووە ڕەنگە کۆمەڵە خەڵکی کە بێنە پێشەوە بۆیە لای ئێمە دەسا و دەستکردنی زۆر ئاسانە ئەوانەی کە لە پۆستی حکومی بوون و بە پێی دەستور ڕێگەیان پێ نەدراوە کە خۆیان کاندید بکەن هەست بە مەخدوری ناکەن ڕەنگە هەست بکەن بەڵام ئەبێت خۆیان ئەوە بزانن کەسێک ناتوانێت پەرلەمانتار بێت و دامی خانەی ڕاپەڕاندن بێت کە ئەبێ هەموو ڕۆژێک لە ناو مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕاناکارەکان ڕاپەڕێنێت کەسێک بەڕێوەبەری گشتی بێ ئەبێ بەیانی تانیوە ڕۆ ئەرکەکانی ڕاپەڕێنێ ناتوانێت بێتەوە و لێرە ئەندامی خانەی ڕاپەڕاندن بێت بۆیە جوانی ئەم دەستورە ئەوەیە کە ئەبێت حکوومەت و حزب لە یەک جیا بکەینەوە ئەبێ ئەوەی پۆستی حزبی هەیە نابێ پۆستی حکومی هەبێ چونکە ینی نابێت 2 پۆست لە کەسێکا کۆ بکەینەوە چونکە دوجار ناتوانێت هیچیان وەک پێویست جێبەجێ بکات. کوێستان خان ئەوەندەی من تێبینیم کردبێ و چاودێریم کردوێت لە دوێنێەوە و لە پێرێەوە گەنجانی گۆڕان بەشێک لە گەنجانی گۆڕان بێگومانەوانەی ئەیان بینین تەمسیلی تەواوی گەنجانی گۆڕان ناکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان و ئینشاءڵڵا نابێت و بەڵکو بەو شێوەیە نەبێت بەڵام ئەمڕۆکە بینیان هەموو ئەوانەی بەرپرسیارەتیان وەرگرتووە سیاسیە مخەزڕم و دێرینیەکانی ناویەکێتی نیشتمانی کوردستانی پێشوو بزوتنەوەی گۆڕانی ئێستان ئەوترێ گەنجی تیانە ئێوە بەنسبەت گلەی گەنجانەوە چی ئەڵێن؟ من بۆ ئەمە 2 ڕوونکردنەوەم هەیە یەکەم کاک عوسمانی حاجی مەحموود مامۆستا جەلالیش لە پەنجاکانی تەمەنیانان لەبەرەوە ناکرێتەوە ئەمانە بڵێیت ئەمانە گەنج نین من کەسانێگە بینم لە تیڤەکانەوە قسە لەسەر گەنجەکە خۆی گەنج نییە خۆی لە کاک عوسمان و لە مامۆستا جەلال بەتەمەنترا بۆیە ئەمانە گەنجیشیان تایەک دووەم ئێمە گەنجمان کردووە بە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق گەنجێکمان کردووە بە سەرۆکی پەرلەمان گەنجمان کردووە بە 3 گەنجمان کردووە بە وەزیر لە 24 ئەندامی پەرلەمان 22یان گەنجن هەموو ئەو بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارانەی کە دامان ناوە گەنجن هەموو ئەو پۆستانەی کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هەمانە هەمویان گەنجن ئەوەی ئێمە یاومانە کردومانە تەمان مافی خۆیانە گەنجەکان چونکە بزوتنەوەی گۆڕان و گەشتینی بەم ئاستا بە هەوڵ و هیمەتی گەنجەکان بووە بەڵام ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان ئەو مۆدێلەی داهێناوە گەنجی هێناوەتە پێشەوە هەتا ئێستا نەک لە کوردستان نەک لە عێراق لە تەواوی ناوچەکە شتیوانە بووە کەواتە گەنجەکان غەدرەکەن گەر بڵێن غەدرمان لێ کردەوە چکەوتری هاتوونەتە پێشەوە دەنگی پێویستیان نێناوە بەڵێ هاتوونەتە پێشەوە بۆ نمونە لە ناو ئەمڕۆ لە ناو ئەو پرۆسەیە 3 کەس خۆیان کاندید کردووە کە گەنجن کاک شۆڕش دیاری وەستا عەزیز لەگەڵ سوعاد خان گەنجی شەو ژنیشە کێبڕچیان کردو دەنگی زۆر باشیشیان هێناوە یعنی کەواتە ئەم قسەیە چەند بۆ گەنجان تەواوە بۆ ژنانی شێندە تەواوە کە حەزوریان یافرەتان حەزوریان هەبووە و سوعاد خان ئازایانە ژنێکی چالاک خۆی ئەندامی جواتی نیشتیمانیە خۆی کاندید کردووە کێبڕکەی کردووە لەگەڵ مامۆستا جەلال جەوهەرە کەواتە پێشوەختەدا نەنراوە نەخێر دەنگێکی فەرقێکی زۆر کەمیان هەیە چکە هەر کە ینی کادری خۆتان وتی ئێمە پێشوەختە قەراری لێدراوە هیچ دیموکراتی نییە ئەوە بێویژدانیە هەر کەسێک بڕوای وایە ئەتوانێت ئێمە ژووری یاساییمان هەیە توانێت تاانی پرۆسەکە بکات جگە لەوەی ئێمە بۆ یەکەم جار وەک مۆدێلێکی تازە لە کاتی هەڵبژاردنەکەیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان حزوریان لێ هەبووە حاکم لەوێ وجودی هەبووە ئەگەر هەستیان بە خەلەلێک کردایە ئەوان قبوڵیان نەکرد. کوێستان خان وەکو کوردستان 24 زانیوێتی بڕیارێکی وا هەیە کە شاندێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان هەفتەی داهاتوو سەردانی بزوتنەوەی گۆڕان بکات بۆ پیرۆزباییکردن لە ڕێخەری نوێ و لە ئەو پرۆسە هەڵبژاردنەکە ئەمڕۆ خۆتان ئاماژەتان پێدا بە سەرکەوتووی تێپەڕیەوە. ئەم هەنگاوە چ کاریگەریەکی هەیە و پارتی دیموکراتی کوردستان پێشتر ئاماژەی بەوە داوتی ئێمە بە ڕاستەوخۆ مخاتەبەی بزوتنەوەی گۆڕانمان کردووە کە ئەمانەوێت دانیشین لەگەڵتانە هەموو بڵین پەرلەمان بەبێ مەرجکارا بکرێتەوە بزوتنەوەی گۆڕان داوای کاتی کردووە بۆ نێم هەڵبژاردنەوە تا ئەمڕۆ 25 مانگ بەنسبەت ئەو هاتنەوە و دانیشتنەکە
تۆ چۆن لێ ڕوانی خوێندنەوەت بۆی چێوەکو ئەندامێکی جوواتی گشتی کە پۆستێکی ئێمە یەکەم دەرگامان کراوەتەوە بۆ هەموو ئەو میوان و بەڕێزانی کەین بۆ پیرۆزبایی و سوپاسیانەکەین. ئەمە سەبارەت بە هاتنی پیرۆزبایی ئێمە دەرگامان لە ئاستی هیچ حیزب و لایەن و کەسایەتیەک دانەخراوە. لە سەبارەت بە مەسەلەی گفتوگۆ و دانوستانی ئایندە ئێمە پێمان وایە هەموو گفتوگۆیەک جۆرێکە لە خەباتی مەدەنی لە هەموو قۆناغەکانە ئێمە گفتوگۆمان شەڕی اختیار نەکردووە هەموو داوای گفتوگۆمان کردووە و لەو سەر و بەندەیە کە کاک مەسعود پەیامی بڵاو کردەوە کە هەرسێ سەرۆکایەتیەکە گۆڕانکاری تێکرێ وەفدی پارتی دموکراتی کوردستان هاتنە لای ئێمە لەگەڵیان دانیشتین چونکە بە دانیشتن و گفتوگۆ و لێک نزیک بوونەوە ئەگەینە ئەنجام. بەڵام ئەوەی کە لە ناو گفتوگۆکانە ئەوەی کە دوجار بڕیاری لێ ئەدرێت جواتی نیشتیمانی یەکلایی یەکاتەوە. ئێمە کێ لەگەڵ ئەگەر شاندێکی نەکەوەی بۆ پیرۆزبایی دێت شاندی دانوستانی پارتی بێت بۆ لای گۆڕان ئەبێ لەگەڵ کێدا بنیشێت لەگەڵ ئەندامانی نوێی خانی ڕاپەڕاندن ئەبێ دانیشن ئەمانە مەهاماگرن بەدەستەوە یا کێ لەگەڵیان دانیشێت. ئەوە ئەو کاتە زوتنەوەی گۆڕان خۆی بڕیارەیە ڕەنگە ئەوان دابنیشن ڕەنگە تێکەڵ بێ لەوان و لە جواتی نیشتیمانی ڕەنگە تێکەڵ بێ لەوان و لە جواتی نیشتیمانی و جواتی گشتی چونکە بۆ هەموو ئەو پرسانە بزوتنەوەی گۆڕاندا ئەنیشێ بڕیارەیە کێدا بنیشێت. ئێمە هەموو شتەکانمان بە بڕیار و بە مشاوەرە و بە لێک تێگەیشتنە سەبارەت بە هەموو ئەو پرسە هەڵواسراوانە پرسی سەرۆکی هەرێم پرسی کاراکردنەوەی پەرلەمان هەموو پرسەکانی تر جواتی نیشتیمانی بڕیارەیە. ئەو وەفدی دانوستانەی کە دائەنیشن لەگەڵ هەر لایەنێک بڕیارەکانی جواتی نیشتیمانی ئەبەنە ئەوێ لەوێ ئەوان قسە لەسەر ئەو پرسانە ئەکەن. بەڵێ کوێستان خان بەنسبەت کاراکردنەوەی پارلەمان و ڕیفراندۆم ئەم دوو بابەتە ئێستا پەیوەستکراون بەیەکەوە و لە کۆتا بەیاننامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە پێش جەژن وتیان کاراکردنەوەی پەرلەمان پاشان هەنگاونان بۆ پرسە نیشتیمانی و چارەنووسسازەکان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ئێستادا چەندین جار دووپاتی کردوتەوە ئەڵێت بەبێ کاراکردنەوەی پەرلەمان خۆمان بە یەکێک یان بە لایەنێک لەناو پرۆسی ڕیفراندۆم نازانین. پرسیارەکەی من ئەمەیە دەبێت چی بکرێت لە ئێستایە بۆ ئەوەی پرۆسی ڕیفراندۆم سەر بکەوێ. جارێ پێش هەموو شتێک ئەو ڕبعەموچەی کە ئەبووە لە کاتی خۆیان بدرێ ئێستا مانگی 5 مانگی 7ەوە ئەچینە مانگی 8 ڕبعەموچەی مانگی 5 نەدراوە و ئەچینە مانگی 8 ڕبعەموچەی خانەنشینانی مانگی 11 ساڵی 2016 نەدراوە. خەڵک کارەبای نییە ئاوی نییە بەنزین خراپە سوتەمەنی نییە ئەوە خواردنیش بەهۆی ئەوەی کە باسی ڕفراندۆم و داخسی سوورەکانە کرێ گەنم و خواردنیش چۆتە ئاستێکی بەرزەوە بەرز بۆتەوە. خەڵک بەم شێوازە دڵنیان ناچن بۆ سەر سنووقەکانی دەنگان و دەنگیان بە ڕفراندۆم لەبەرەوەی خەڵک زۆر تووڕێ لە دەسەڵاتە ئەمانەی ئاماژت پێدا کرێت چارەسەر بکرێت لە مودەیەکی من پێم وایە حکوومەت سزای خەڵگەیات لە پێناوی کورسیەکەی کاک مەسعودا و پارە هەیە و ئەتوانن موچەی خەڵک بن پاشەکەوت نەهێڵن قەرزەکانیان بنەوە کارەبا چاک بکەن ئاو چاک بکەن هەموو ئەو ئەو کات بزوتنەوەی گۆڕانیش خۆی بە بەشێک لە پرۆسەی ڕیفراندۆم و مەسەری ڕۆشن بەرەسەر خۆی ێزانێت ئەولەویەت لەلای ئێمە دوای ئەوانی کە تۆ ئاماژە بەڵێ چاکردنی بژێوی خەڵکە دوای کارەکردنەوەی پەرلەمان وەک ڕێی خۆم من ئێستا پێم وایە ئەبێ سەرەتا پرسی سەرۆکی هەرێم چارەسەر بکرێت چونکە کۆبوونەوەی پەرلەمان ئەگەر بۆ پرسی ڕیفراندۆم و دەرکردنی یاسا و بڕیار بێ دوجار ئەبێ کەسێک بە ناوی سەرۆکۆ واژۆی بکە کە ئێمە ئێستا سەرۆکی هەرێممان نییە یاسا و بڕیار دەربچێ لە پەرلەمانیش هیچ ئەهمیەت و گرنگێکی نابێت. کۆتا پرسیارم قسە لەسەرەوەیە کە کاتی یەک پرسیارم بڵێ کاتی یەک پرسیارم ماوە گەر جەنابیشت بە کورتی وەڵامم بەیتەوە قسە لەسەر ئەوە هەیە کە ئەمەی ئێوە بڕیارە لەگەڵ پارتی بیکەن پێوترێت دان و ستاندن ئەخزواتایە وەرگرتن یعنی بەخشینە لە سیاسەتە هیچ شتێک مەحاڵ هەیە بە نسبەت ئەم قۆناغەوە بە دڵنیاییەوە نەخێر بەڵام هەموو ئەو قۆناغانەی کە لە دوای ئەوەی کە وادەی سەرۆکایەتی هەرێم بەرەو تەواوبوونە چێخ و دەزانی کۆمەڵێک کۆبوونەوەی 5 قۆڵی کرا ئەو چوارلایەنە کۆمەڵێک پرۆژەیان قسە بەردەمی پارتی و کۆمەڵێک سازشیان کرد و دوو لیستیان ئامادە کرد
ئەگە سەرۆکی هەرێم لەناو خەڵک بێت دەسەڵاتەکانی چۆن بێ لەناو پەرلەمان بێ دەسەڵاتەکانی چۆن بێ ئەمانە هەمووی تەنازولکردنە لە هەنێک لە پرینسیپەکانی خۆیان بەڵام دوجار ئەوەی کە نە پرۆژەی هەبوو و بە هیچ شێوەیەک تەنازولی نەکرد و تەعنوتی سیاسی کرد پارتی دیموکراتی کوردستان بوو هیوادارم لە ئایندەیە پارتی لەو ئینادیە بێتە خوارەوە لە پێناوی میلەتەکەمانە لە پێناوی مافی چارەنووسی گەلی کوردستانە. بڵێ کوێستان خان کوێستان محەممەد ئەندامی جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاس بۆ کاتێک کە بەیەمە بە بینەرانت بەخشی ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگار فایق و ئەم ستافە جوان و مانوونە ناسە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوادان بێت خواتان لەگەڵ دەست خۆش.